یەک هیوادان و کە قوتابیان بخوێنەوە زیاتر بەرە بە خوێندن بدەن و لە ماڵەوە هێڵەکانی ئینتەرنێت یعنی ئەوەندە بەرفراوان نەبێت و کاتێکی کەمی بۆ تەرخان بکرێت و زیاتر چێژ لە خوێندن ببین و احتیمام بە خوێندنیان بدەن. داواکارم لە قوتابیان ئەم ساڵ جۆک ساڵەکانی تێر بەشکم نمرەیەکی باش بێنن هەرچەندە لە وەرزی یەکەم ئاگەرات و نمرەکانیان باشن و بەڵام لە وەرزی داهاتوودا کۆڵ نەدەن هەوڵ بدەن باشترین دەرەجە بێنن بۆی کوردستانێکی ئاوادان و کوردستانێکی گەشە بەرهەم بێنن. داوا لە دایکەکان دەکەین کە منداڵەکانیان بە جوانی پەروە دەکەن و لەبۆ قوتابخانە بەڕێک و پێچی بەڕێیانکەن و فێرە ڕەوشی جوانیانکەن و خینەکانیان بەڕێک و پێچی بخین و بۆ قوتابخانە بەڕێیانکەن. داوا لە مامۆستایەکان دەکەن دەرسەکانیان بە جوانی پێ برێن و شتی باشیان فێر بکەن و هەوڵ بدەن و زیاتر لە بۆ پێشتر بچن و خینەکانیان بەرەو پێش بچن چکە خیندن دوا ڕۆژمانە.